ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوەی سەرەتا بۆچی کۆمپڵەیەکی لەو شێوە بەرامبەر بە کەسایەتی وەرەز عەبدوڵڵا ئۆجەلان کرا. ئەوە ڕوون و ئاشکرایە لەلایەن هەموو کەسێکی ئازادی خوازەوە کە بەو کۆمپلۆیە کە بەرامبەر بە کەسایەتی ئەو ئامانجیان ئەو بوو لە تەواوی گەلی کورد بدەن، لە تەواوی هێڵی ئازادی خوازی بدەن. بۆیە بەڵام ئەوە خەونیان لە گۆڕندا لەبەر ئەوەی گەلی کورد ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو تێکۆشانی خۆی ئەڕوا و لە دوای دەستگیرکردنی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە گەلی کورد کۆمەڵە دەستکەوتی تری بەدەستهێناکەوە ئەوەی ئەوان خەیاڵە نەکرد کە گەلی کورد کبکەنەوە، بەڵام گەلی کورد لە بینی ماستاتۆیەکی لە ئاوای کوردستان کە بوو بە نمونەی شۆڕشی کورد کە ئەمڕۆ ئەتوانین بڵێن لە نێوان شۆڕشەکانی گەلی کوردیان لە نێوان هەموو جوڵانەکانی گەلی کورد شۆڕشی ڕاستەقینە ئەمڕۆ لە ڕۆژئاوا سەری هەڵدا و تا ئێستاش بەردەوامە. و بێگومان یعنی ئەو لێدوانانی کە لە ئیمراڵیەوە دێتەنها بۆ پارچەیەک یان بۆ پێگەیەکی جوگرافی کورد نییە دیاریکراوە، بەڵکو بۆ تەواوی گەلی کوردە، بۆ تەواوی نەک هەری گەلی کورد، بۆ تەواوی گەلانی ناوچەکەیە. ئەگەر ئێمە ببینین کۆمەڵێ لێدوان دێتە دەرەوە بەداخەوە، ینی ئەبێت تۆزێ ورتر بین لەو بابەتە کە ئەو لێدوانە کە دێتە دەرەوە بێگومان بە زمانی تورکی دێتە دەرەوە و بە بەرامبەر ینی بە کۆمەڵی سانسۆر تێ ئەپەڕێ. زۆر جار هەر لەم دوایینە کە بینیمان زۆر کەس کەوتنە هەڵەوە لە شێوازی وەرگێڕانی بەسەر زمانەکانی تر بێ یاخود ئەوە تا بە تەواوەتی نایڵن لێدوانەکان وەکو خۆی بێتە دەرەوە، بۆیە بینیمان زۆر کەس کەوتنە هەڵەوە، بەڵام لە دواییدا ڕاستیەکانیش ناتوانرێ بەردەپۆش بکرێ. بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ زۆر متمانەمان بە خۆمان هەبێ، وەکو گەلی کورد متمانمان بە لایەنە سیاسیەکانمان هەبێ کە ئەوانەی بەڕاستی دڵسۆزن لە خەمی یەکبوونی کوردن، لە خەمی خەبات و تێکۆشانی کوردن. و ئەو بڵێن ئێستا هەموو هەڵوێستەکان، هەموو ئەوانی کەوا هەڵوێستیان هەیە، چ بە لێدوانێک بێ، چ بە بەرخۆدان بێ، چ بە هەڵوێستی قەڵەمەکانیانە بێ، هەمووی کاریگەری خۆی هەیە لەسەر یەکتری. ئێمە ئەوەی کە بینیمان لەم دوایانە کە ئەو لە دوای ئەو کۆمپلۆیی کە کرایە سەر ڕۆژئاوای کوردستان، بەڕاستی ئەو شار هیچی کەم نەبوو لە کۆمپلۆی 15 شوباتە کە کرایە سەر ڕۆژئاوای کوردستان. تەنانەت ڕاستیەکەی بۆمان دەرکەوت کە لە ئیمرایڵیەوە پەیام هاتووتی کە ئەم کۆمپلۆی تەنها ڕۆژئاوای کوردستان ناگرێتەوە، بە تەواوەتی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستان ئەگرێتەوە. لەوانەیە زۆر کەس تشتیوان نیە، بەڵام ئەوە تا بۆمان دەرکەوت، ئەوە تانێت زۆر زۆر بە ئاشکرا هەر ئەم لێدوانی دوایی هاکان فیدان کە زۆر زۆر بە ئاشکرا و زۆر بەڕوونی ئەڵێ دوای ئەوەی کە ئیشمان لە ڕۆژئاوا تەواو بوو واتە لای ئەوان ئەو پلانی کە هەیان بوو جێبەجێ کرا لە ڕۆژئاوا، ئەو سادینە سەر باشووری کوردستان. لە کاتێکدا ئێمە بیرمان نەچی پرۆسەی ئاشتی هەیە، ئێمە باسی پرۆسەی ئاشتیەکەین، بەڵام لەو لاوە ئەبینین تورکیا بە تایبەتی دەوڵەتی تورکیا ڕۆژ بە ڕۆژ پلانەکانی چڕتر ئەکاتەوە بۆ سەر گەلی کورد، بۆ سەر تەواوی یعنی گەلی کورد لە هەر چوار بەشی کوردستانە. هەڵوێستەکان ئەبێ زۆر بە نرخ وەرگرین، ئەبێ زۆر ینی بە کەم سەیری نەکەین، چ ئەو بەرخۆدانی کە لە ڕۆژئاوا کاریگەری خۆی هەبوو لەسەر تەواوی چوارپارچی کوردستان و کوردان لە هەر جێیەک، و ئەو هەڵوێستەی کە گەلی کورد هەیبوو بۆ پشتیوانی کردن لە میلەتەکەی لە ڕۆژئاوا، و ئەو لێدوانانی کە هات بە هەمان شێوە هەموو پێکەوە بەسراون، ینی هیچ هەڵوێستێک لەوەی تر کەمتر نابیندێ و هیچ هەڵوێستێک بەبێ کاریگەری ئەوەی تر نابێ، ینی هەر یەکە و کاریگەری خۆی بەرامبەر بەوەی تر هەبووە. و خۆشبەختانە بینیمان ئەوەی گەلی کورد لەم چەند ڕۆژەیدا پێشووە کە ئەنجام درا، هەڵوێستی گەلی کورد، پێکەوەبوونی گەلی کورد، بە ئەمە هەمووشە گوێبیستە بین لەملا لەولا کە بڵێ توونەڵێت ئەمڕۆ هێرشێکە کرێتە سەر غەزە بەو شێوازە کە کوشتار ئەکرێ، بەو شێوازە کە پێچەوانی هەموو هەستێکی ئینسانیە، بەڵام بە 22 وڵاتی عەرەبی نەیانتوانی ئەوەی بۆ غەزە بکەن وەک ئەوەی گەلی کورد لە ماوەی 20 ڕۆژ بۆ 25 ڕۆژە بۆ ڕۆژئاوای کوردستانیان کرد. ئەمەش وای کرد کە دژمنانی گەلی کورد لە ژێر هەر بیر و باوەڕێکە وایانە کرد کەوا لە ڕێی خۆفرۆشان و لە ڕێی قەڵەم فرۆشان و لە ڕێی خائینانەوە هەمیشە لە ژێر ناوی جیاجا بیر و باوەڕی ئاینی بێ یان بە ناوی قەومچیەتیەوە بێ، ئەیانویست بە هەر شێوەیەک بێ لەم یەکگرتووی کورد بدەن. بەڵام خۆشبەختانە بینیمان هەر کاتێک وتارێک دەرەچوو یان هەوڵدانێک هەبوو گەلی کورد زیاتر سوورتر ئەبوو لەسەر ئەوەی یەکگرتووی
یەکتری پارێزن و ئەمە ئاماژەش بە یەک خاڵێکی زۆر گرنگ بکەم هەر لە سەرەتای پرۆسەی ئاشتیەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان پەیامی بۆ هەر چوار پارچەی کوردستان پەیامی بۆ هەموو سەرکردەکانی گەلی کوردە کە پێویستە کۆنگرەی یەکێتی کورد ببەسرێت لەبەر ئەوەی پلانێکی مەترسیدار هەیە بۆ سەر گەلی کورد لە هەر چوار پەشی کوردستان ئەوەی کە دەستکەوتە ئێستا گەلی کورد بەدەستێناوە چ لە باشووری کوردستان یان لە ڕۆژئاوای کوردستان تەنها نابێ سەیری بکەین بڵێن کۆتایی پێ هاتۆ بەڵکو هەمیشە پلانەکان بەردەوامەوە بەردەوامن بۆ لە ناودانیان و قسەکەش هاتە دیانی ئەوە تا بینیمان بە ئاشکرا ئەوەی کە ئەو داوای ئەکرد و لە ئێمە داواکە کنگرێکی یەکێتی نەتەوەی کورد ببەستین بە هەموو بەشەکانی کوردستانەوە کە ئەوە تەنها هێزە بتوانێت بەرامبەر بەو هێرشانێک کە ئەکرێ بۆ سەرگەلی کورد بتوانێت شکستی پێبێنێ بێگومان بینیمان هێرشەکان ئەنجام درا و هەڵوێست ئەوەی کە شکستی بەو هێرشانە هێنا ئەو هەڵوێستەی گەلی کورد بوو لە هەر بەشەکانی هەر چوار بەشی کوردستان و لە تاراوگە کە وای کرد دوژمنمان بە چاوێکی احتیبارەوە سێ گەلی کوردکەن سێ هەڵوێستەکانی گەلی کوردکەن بینیمان چەند ڕێکەوتنێک و چەند دانیشتنێک کرا هیچی لە بەرژەوەندی کورد نەبوو ئەو هەڵوێستە و ئەوەگەبوونەی کورد وای کرد کە دوژمنان چاوێکی تر بخشێنەوە بەسەر پلانەکانیان و بتوانن دانیشتن بە دانوساندن بتوانن لەگەڵ گەلی کوردمان لە ڕۆژئاوای کوردستان و ئێستاش هەرچەندە ئەو دانوساندنەوەی ڕێکەوتنانە لە خواستی گەلەکەمان نییە بەڵام ئەگە بەراوردی کەین بەرامبەر بەو هێرشانی کە ئەکرێ و بە بڵێتونەڵێ ئێمە ئێستا ئەوەی بەرامبەر گەلی کوردکردنا تەنها دەوڵەتێکی سووریا نەبوو کە بڵێن بەرامبەر بەگەلی کۆمپلۆیەک بوو لە دەوڵەتانی قەتەر و سوعودیا و تورکیا و بەڕاستی لە کاتێکی ئەوەشگا بێدەنگیەکی نێودەوڵەتیش هەبوو بێگومان ئێمە ئەبێ ئەوە بزانین کە هیچ کەسێ لە پشتی ئێمە نییە ئەوەی ئەکرێ لێرە هەر کەسێک یعنی هەر لە وڵاتانی دەریشە و هەژمونگەرا و زلهێزەکان هەژمونی خۆیان ئەیانە بسەپێن سیاسەتی خۆیانەکەن ئەوەی ئەمێنێتەوە ئێمە گەلی کوردە ئێمەی سیاسەکانی گەلی کوردەکە ئەبێ گەلی کوردخودی خۆی فشاری لەسەر لایەنە سیاسەکانە دروستکە کە یەکریزی یەکدەنگیەک هەبێ و وتارێکی یەکدەنگی هەبێ بۆ ئەوەی ئێمە بتوانین دەستکەوتەکانمان بپارێزین و هەر ئەوەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئێمە بتوانین بەرەو سەرکەوتن بچین و مەترسیەکانیش کۆتایی پێ نەهاتۆ بەڕاستی پێویستەکە زیاتر و زیاتر ئێمە یەکریزی خۆمان بپارێزین هەوڵدانی خۆمان بکەین و شەقام هەرگیز نەوەستیە هەمیشە هەوڵی خۆی بدە ئەوەی کە ئەمڕۆ هاتۆتە ئەنجام بە فشاری هەڵوێستەکانی گەلی کورد بوو بەڕاستی دەبێ ئەو هەڵوێستە بەردەوامی هەبێ لە هەر چواربەشی کوردستان لە تاراوگە بە تایبەتی من ئەڵم تاراوگە لەبەر ئەوەی ئەتوانن لەوێ شەقام زیاتر بجوڵێنن لەبەرەوە بتوانن زیاتر دەنگی گەلی کورد بگەینن بە جیهانی دەرەوە بەڵێ ئێمە ئەبێ چۆن بڵێ بە ئەڵقە پامەکان لێکتر بدەینەوە ئەگەینە ئەوەی کە ئێستا بابەتی نەتەوەی دیموکرات سیستەمی نەتەوەی دیموکرات و برایەتی گەلان لە ئارادەکە ئێستاش بێگومان هێرشێکی زۆر ئەکرێتە سەر ئەوە لە دوای ئەو ڕووداوانی کە لە ڕۆژئاوای کوردستان هاتە ئاراوە ئێمە ئەبێ بزانین ئەوانی کە وڵاتانی زلهێز و هەژمونگەرە هەمیشە ئەیانەوە چۆن بڵێ هەژمونی خۆیان بەسەر ناوچەکەدا بسەپێنن و بێگومان خاڵی هەرە بەهێز کە بەدەست ئەوانە و کە ئەیانە وەکو کارتێکی فشار دروستی بکەن ئەو بیرروباوەڕە جیاوازی کە لە ناوچەکەدا هەیە ئەو جیاوازی زاراوە و زمانانی کە لە ناوچەکەدایە ئەو جیاوازی نەتەوانی کە لە ناوچەکەدایە هەمووی بەکار ئەیێنێ بۆ بەگشتدا یەکتری بۆ ئەوەی کە هەتا شوێنەکە ینی ناوچەکە لە ئاڵۆزی دابێ لە ناخۆشی دابێ ئەو زیاتر دێ وەکو فریادڕستی خۆی پیشانەدا بۆ ئەوەی هەم هەژمونی خۆی بسەپێنێ هەم وەکو ئەوەی کە بڵێ من بەرنامەم پێ لە کاتێکدا ئێمە خۆمان لە ناوچەکەی ئاژین خۆمان ئەزانین بە ناوچەکەمان پێویستی بە چ بەرنامێکە پێویستی بە چ سیستەمێکە بۆیە لێرەدا کە ئێمە کە باسی برایەتی گەلانەکەین بێگومان ئێمە باس لەگەڵ ئەو گەلانە باسەکەین کەوا ئازادی دیموکراتی پێکەوە ژیانیان قبوڵە من کە کاتی باسی برایەتی گەلانەکەم بێگومان دانانیشم دەستە و ئەژنۆ بەڵام ئەمە چێم برایەتی بەرامبەرەکەم پێ قبوڵێتتر ئەو بێ دژایەتیم کە ئەو بێت لەسەر خاکم داگیرکە ئەو بێ قەتل و ئام کە نەخێر لە بەرامبەر ئەوەشدا من بەرگری ڕەوام هەیە مافی ئەوەم هەیە کەوا من بەرامبەر بەو هێرشانە بۆستمەوە ئەو هەتا ئەو شوێنە برایەتی گەلان جێبەجێ ئەکرێ و منیش پێم قبوڵە و منیش ئیشی لەسەر ئەەکەم کە گەلان بە دیموکراتی بکەم گەلان بە پەروەردەیەکی دیموکراتی یەکتر قبوڵم بکەم بەڵام ئەمە جواناکە من بەرامبەر بەو هێرشانە بێدەنگ بم نەخێر بەرگری ڕەوای خۆم هەیە نا تەماحم لە خاکی کەسانی تر هەیە نا تەماحم لەوە هەیە کە واکو گەلی کورد بمەوێ گەلانی تر داگیرکەم بەڵکو ئەمە لەسەر خاکی خۆم بە ئازادانە بژیم و نەتەوەکانی ترشم قبوڵە تا ئەو شوێنەی کە ئەوان منیان قبوڵە ئەمە خاڵێکی ترش بۆ ئەوەی کەوا ئێمە باسی ئەوە بکەین
کە برایەتی گەلان ئێمە داوا لە گەلی کورد خۆمان ئەکەین جار یەکەم جار ئێمە بە برایەتی خۆمان قبول بکەین ئێمە ئەومان لەبیر نەچێ دوژمنانی ئێمە بەهێز نین ئەوەی وای کردو دوژمن بەهێز بێ ئەو هێڵی خیانەتەیە ئەو هێڵی ناتەبایە کە لە ناو گەلی کووردە هەمیشە دوژمنان وەکو کارتێ بەکاریان هێناوە ئەوە لێمان ئەدا ینی وتەیەکەیە ئەڵێ ئەگەر تۆ دەفی شەکت پێبێ نوۆی یەکێکی بە دوژمنەکەیە نوۆی بە ناحەزەکانتەوە بە خیانەتکارەکانتەوە چونکەم ئەوەی واکە دوژمنەکە سەرکەوتو بێ هێڵی ئەو خیانەتەیە کە ئەو هێزە ئەدا بە دوژمنەکەت بۆی ئێمە پێویستە پێشەکی لە ناو خۆمانەی برایەتی قبول بکەین یەکتری قبول بکەین با بیر و باوەڕەکان جیاواز بێ با ئایدۆلۆژیەکانمان جیاواز بێ ئێمە ئەبێ هەمووی کۆبکەینەوە جارێ پرسی نەتەوەی خۆمان یەکلا بکەینەوە لەبەر ئەوەی ئێمەکو گەلی کورگەلێکین تەنها گەلین کە بە ئەخلاقی خۆمانەوە ماوین فەرمو سەیری کە هەر لەمەی لە ڕۆژ ئاوایە سەیری ئەخلاقی سیاسی ئەوانکە ئەوەی ئەخلاق بە لە ناو سیاسەتی ئەوانە نەماوە تەنها گەلی کووردە بە ئەخلاقەوە هەم سیاسەتەکە هەم نەتەوایەتی خۆیەکە هەم ئایدۆلۆژی خۆی کاواکو ئایدۆلۆژیەکە تەنها بۆ خودی خۆی نییە بەڵکو بۆ تەواوی گەلانی ناوچەکەیەتی ئێمە با لە هەر بر و باوەڕێکی جیاواز بین با لە هەر نەتەوەکی جیاواز بین با لەو خاڵە یەکتر بگرین کەوە پێکەوە بە ئاشتیانە بژین ئەم سەرزەویە هەمیشە وتراوە ئەم سەرزەوێجی هەمومان ئەبێتەوە بەمەرجێک کە من مافی تۆ تەجاوز نەکەمە سەر مافی تۆ تۆش داجاوز نەکەیتە سەر مافی من ئەلێرەدا ئێمە ئەتوانین پێکەوە برایەتی گەلان جێبەجێ بکەین ناکرێ من لە ناو دە کەسا کەسێک خیانەتکار بوو کەسێک برایەتی منی قبول نەکردنەوەیکی تر زەربی سفر کەم ئێخۆ ئەگەر ئەوە بێ ئەبێ بینەوە سەر خۆمان ئێخۆ خۆشمانە ناو خۆمانە خیانەتکاری وا هەیە هیچ جیاوازێکی نییە لەگەڵ بێگانەکە بگرە زیاترش خراپترە چونکم بێگانەکەیەک جار تۆ حەزەرێکی وەرەگری یەک جا ئەزانی یەک وێنای هەیە وێنای بێگانەیەک و وێنای دوژمنیە کە تەواو ئەیبینی و وازەحە بەڵام هێڵی خیانە لە ناو خۆمانە لە ژێر ناوی کوردەوە لە ژێر ناوی برایەتیەوە لە ژێر ناوی نەتەوایەتیەوە دێ لە پشتەوە خەنجەرەکە لێدا ئەمە زۆر مەترسیدارە ئێمە جارە ئەبێ دانیشین ئەو ڤایرۆسەی ناو خۆمان چارەسەرکەین بەڕاستی ئەبێ لەسەر هەر تاکێکی ئازادی خوارد هەر تاکێکی کوردی ڕەسەن کوردیش بە شەرەف ئەبێ قبول نەکە ئەم هێڵە هیچ کەیتر بەردەوامی هەبێ دەبێت هەتاکم ئێمە جارێ بەرامبەر بە دوژمنەکانمان ڕابوەستینەوە ئەبێ دەجار بەرامبەر بە ئەم هێڵی خیانەتە بوەستینەوە ئەگەر بمانێ بەڕاستی خەونەکانی ئێمە بەدی بێ ئەو دەستکەوتانی کە هەمانە لە ناو نەچی و پارێزگاری لێ بکەین لەسەری ئێمە هەیە لەسەر هەم تاکێکی کورد هەیە کە فشارە دروستکە بۆ لایەنە سیاسەکان کە ئەمڕۆ چ لە باشووری کوردستان بڵێیت و نەڵێیت ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە لە باشووری کوردستان ئەبێ فشارە دروستکەین بۆ سەر ئەوان کە بەڕاستی ئەگەر بە زەڕەیەکیش لە خەمی نەتەوەکەیان لە خەمی ئەو دەستکەوتانی گەلی کوردن بۆ یەک جار بە واز لە بەرژەوەندی حیزبایەتی و بنەماڵەیی و تاکە کەسی بێنن بۆ یەک جار مەترسیەکە زۆر مەترسیانی دۆخەکە زۆر مەترسیدارە هەرچەندە ئێمە سەرکەن مەترسیدارشە لامان کاتە چارە نووسازە دەرفەتێکە بۆ گەلی کورد هاتۆتە پێشەوە ئەگەر ئەم جارە ئێمە یەکگرتووی خۆمان نین نەدی وەخ لە خەمی یەکتر نەبین و یەکدەنگی و یەک هەڵوێستیمان نەبێ بە هەموو بیر و باوەڕە جیاوازەکانەوە ئەوە سایکزبیکۆیەکی تر زۆر مەترسیداتر لەوەی پێشوو لە 100 ساڵی پێشتو چاوەڕێی ئێمە ئەکە و ئەبێ بزانین ئێمە زۆر بە هیوابین لەبەر ئەوەی ئەم کوردی کە ئێستا هەیە کوردی پێش 100 ساڵی سایکزبیکۆ نییە و ئەو هێزی کە ئێستا کورد هەیەی وەکو ئەوەی پێشوونی ئێمە هێزی لە ڕووی سەربازیەوە هێزی گەریلامان هێزی شەڕڤانمان هێزی پێشمەرگەمان هەیە لە ڕووی کوردە وەکو تاکی کورد تاکێکی وشیارترمان هەیە تاکێکی بە هەڵوێسترمان هەیە هەم پێگەی کورد جیاوازە و هەم چۆن بڵێ هەڵوێستەکانی کورد جیاوازە لە 100 ساڵی پێشوو هەم هێزمان هەم لایەنە سیاسەکانمان هەم ئەوەشمان لەبیر نەچێ ئێمەی گەلی کورد ئێستا خاوەن چۆن بڵێ سیستەمێکی ترین بەرنامەیەکی ترین کە ئەمڕۆ نەکرد بۆ گەلی کورد ئەتوانین بڵێن بۆ تەواوی گەلانی ناوچەکەش ئەتوانین بەسوود ببینین و بتوانین سیستەمێکی نوێ بەرامبەر بەو سیستەمی سەرمایه‌داری کە مدرنێتی سەرمایه‌داریەکە ئەمڕۆ وڵاتانی هەژمونگەرا وڵاتانی زلهێز ئەیانەوێ لەسەر بنەمای قازانج و بەرژەوەندەکانی خۆیان هەموو گەلانی ناوچەکە بدەن بە یەکایە و بۆ ئەوی بەرژەوەندەکانی خۆیان بپارێزن بۆیە ئێمە ئێستا گەلێکی جیاوازین وە گەلێکشین بەڕاستی لە ئاستی جیهانە بە شێوازێکی تر تەماشا ئەکرین و ئەبینین عنی ئێمە ئەوەی کە ناسنامەی گەلی کووردە شۆڕشەکانی کە لە ڕۆژهەڵات کە شۆڕشی ژنجیان ئازادیە بەرخۆدانی ڕۆژ ئاوا و هەروە بێ ئەو هەڵوێستانی گەلی کورد کە لەم دوایەدا هەمووی ناسنامەی ڕاستەقینەی ئێستای گەلی کوردن بۆیە پێویستەکە وەکو پەیامێک بۆ هەموو گەلان و پەیامێک
بۆ گەلی کورد بە تایبەتی کە ئێمە ئەبێ زۆر بە وریایەوە لەگەڵ ئەم بارودۆخەیە مامەڵە بکەین و ئەبێ پێش هەموو شتێ یەکگرتووی خۆمان بپارێزین و نەکەوینە ژێر ئەو فشاری ئەو لایەنانە بۆ ئەوەی ئەبێ بزانین ئەعلامێکی زۆر زۆر بەهێزیان خستۆتە کار بۆ ئەوەی خەڵکی بەلاڕێدا بەرن یان چەوە شاکاری دروست بکەن ئەبێ ئێمە زۆر زۆر ئاگادار بین ئەو چەکە شاراوەیە کە لەوانەیە زۆر درکی پێ نەکەین بەڵام بەڕاستی ئەبێ زۆر زۆر وریاتر بین و ئەبێ هیچ کاتێک بێمتمانە نەبین بەرامبەر بە ئەو خەبات و تێکۆشانەی کە گەلەکەمان ئەمڕۆ دەستی پێوەداوە پێویستە بە هەموو لایەک پشتگیری بکەین و دەبێ بەرامبەر بەو هێڵی خیانەتە بەڕاستی هەڵوێستی جدیمان هەبێت چۆن هەڵوێستمان ئەوها بە کۆدەنگی بۆ پشتیوانی گەلەکەمان لە ڕۆژئاوا لە تەواوی جیهان هێنایە ئەنجام بە هەمان شێواز پێویستە هەڵوێستێکی وا دروست بکەین کە فشار دروستکە بۆ سەر لایەنە سیاسیەکان کە بەڕاستی لەم هەلومەرجەدا کە یەکدەنگ و یەککۆک بن و کۆنگرە یەکێتیە کورد بە زووترین کات ببەستن و هەموو گەلی کورد بێنە پاڵ یەکتری لەسەر ئەوەی کەوا ئێستا بارودۆخی هاتوتە پێشەوە چۆن بڵێ دوا ڕۆژی گەلی کورد لەسەر ئەم بارودۆخە و لەسەر هەڵوێست و بەرنامە و هەروە بێتەوە پێکەوبوونمان و ئەو سیاسەتە یان ئەو بەرنامەی کە ئێمە پێمانە چۆن بچوینە بەیندانی جیهان بۆی بتوانین مافەکانی خۆمان بەدەست بێنین و لە هەمان کاتە ئەو هەڵوێستە بەکاربێنین بەرامبەر بەو هێڵی خیانەتە کە چیدی ڕێگە نەدەین ئەو هێڵی خیانەتە بێتە بربەستێک لە بەرامبەر یەکبوونی گەلی کوردمان یەکبوونی دەتەوەی کوردمان